وش برنامه نزیکتر ریز و صلاوت تایبت بود دیسا ماتین خدمتا و جاری بچین خو نزیکی کساتیه که بکین کو پراستی خدمتا کا گلک زور ات بردا و نکجیدا ات کتو بردامه کیه و چه بواره کی دا خدمت کیه کیش ما هي مثلا بونمونه بو کارو بواره جیان پی تی وی پند نبود پرسش کسا کی شرازاب کت یاسای دا و شرعی دا نزیک بین و زیده تر جیانایی بزاد ماشاءالله كتاب خانتي بتوك بلان بريشة آخر زۆربەی لەسەرەوەیە وڕفێکی گەورەمان هەیە لەسەرەوە زیاتری لەوێن دەرەیە کتابخانە گەورەکە ئەوێ دەچینە ئەوێ ژیان ئەوێ با ئەتیادیە بەڵام دەوی دەرکە بکەینەوە مشکلە نییە ئازا دکتۆر با بسمە سەرەتاوە لەو سڵاوم کرد بەس ئەتو پێت خۆشترە کە یەکێک سەلامت لێ بکە بە سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه یان هەر سڵاو چۆنی دکتۆر خۆشە برێ سەلام عەلەیکوم بارم گران نەکە ئەمیش دەڵێم عەلەیکوم السەلام وەڕەحمەتوڵڵاه یعنی باش سەلامی یەکەمیشم باش دکتۆر مەبەستم لەو قسەی ئەوە بوو کە دکتۆر محەممەد شەریف سەرروکێ کوربەندە هزرا ئیسلامی و کوردستانێک و ئەڤروکێ خوددا حەز کرد ئەم دێ زێدەتر نزیکی بین کو خزمەتەکە زۆر تایبەتیژی شەرع و یاسای دەکە یە بێجا بچینە دەست پێکێ دکتۆر دەمەوێت لە منداڵیەوە دەست پێ بکە دوای دێمە سەر نووسین بەس بە هەر لەوە ساڵی چەند تقریبان دەست بە نووسین کرد لە بواری ئیسلام زانستە ئیسلامیەکان طبعا من باوکم مەلایە ئەمە سوڵەتی مەلا بووە و پیریشم مەلا بوو 6 مامم مەلا بووینە مەلای چاچیش بووینە وەختی خۆیان ئێشیان شاعیرێکی گەورە بووە مەلا هەوایی مەلای مەخبوور بووە لە بدایەتی ئەو قەرنی ڕۆژن پێ 100 ساڵ فئێمە هەموو هەر لە ناو عیلمە گەورە بووینە من ویلادەتم لە گوندی باوکم مەلا بووە لە گوندی گردەسۆر ئەوەی لە قوشتەپەیە ئایدی قوشتەپێ ساڵی 34 1934 یعنی من هێشتا دەکاتە 89 تقریبا لە 53 خوێندنی بەلایەتیم تەواو کرد حتا باوکم تەکلیفی منی کرد من دەست بە فەقێیان برێ ئەتو قبوڵت کرد کە دەرس بە فەقێیان بەس ئەو وەختی قەناعەتم کردبوو من پێم ناکێ لە گوند بژیم وەکو باوکم بژی ئەو دەست بە فەقێیان برێم و ئەمن تمۆحی من ئەوە بوو بسمە ئەزهەر ئەوە تشتێک ئەوە کاریگەری لێ کردووی مەسەنە تمۆحت ئەوها گەورە بی لە گوندێک لە بەردەستی بابت کە مەلا بووە فەقێ ئوسلوبی ژیانی مەلا و فەقێ معقول نەبوو وفعلا هەر لە 53 حرەکەیەک لە ناو فەقێیان پێیا بوو ئێمە وها قبول ناکەین ئەو هەموو خیدنە دەکەین قیمەتی نییە شادەی نییە زەمە چوومە بەغدا داوام کرد لە سەفی 4 کولیەی شەریعە ئیمتیحانم بکەن لە سەفی 1 وەرەبگرت وتیان نا بڕۆ شادەی ئیبتیدایی بینە متوەسطە بینە ثانەویە بینە ئەوجا پێت دەکەێت داخلی کولیەی شەریعە بی کەچێک ئەوەی کرد لە کولیە شەریعە دەخوێندرا ئەمە هەمومان هەر لەبەر بوو زۆر لەوامان چاکترە بەڵام بێشەهادە بوون بێشەهادە بوون لێرە بێتاقەت بووی لەو مەوزوعی مەسەلەن ئیتر بڵێ و طبعا بێتاقیەکتەکە ئەوە بوو من کە چووینە بەغدا لە پاشان وا ڕێکەت تەوەش تەفسیلی زۆرە خۆی ئەمن مشکلەی من وەیە من زۆر ژیانم دیوە زۆر مەرحەلەم دیوە مەرحەلەی چوومە بەغدا ئەوە زۆر ئەنتیکەیە ئەم چۆن بووم بە ئیمامی جەیش لە ناو دژمنی کورد قرسە خزمەتکردن بۆ کورد خۆی نا ئەو دژمنە نەبوون حەقیقەتەن ئەو ئەگەر تو بتزانی بە ئیش بکەی بە شارەزایی ئیشی خۆ بکەی بە شارەزای مەسەلەن ئەمە لە جەیش بووین
من لباشان شوينا اللواء عبد الكريم قاسم لقال عبد الكريم قاسم شوينا بغداد اتهل او ابو لبغداد ما بوا ما شاء الله هشتا ونوصالش صحتت تشونا بازاري اوي باسكم والله صحتي عام باشا الحمد لله اي تشونا وشت لفكرناكي مثلا تشتك اخر دائما خليشي فكر حتى فقيمها ملاهنا الدرس دخينين لو كتباني كأسا ملا كان زحمتها ناخينين هم نماون او ملانيك او كتبانا لايتو فقيه كان استا باشترن زياتر دخينن يعني ملا كان دردتن لكوليج وشريعه وشهاده يعني اواني دين استا خريجي شريعنا بس بداخواش خريجي شريعه هيش دروزناك اغلب يعني الا طلبين نبي كفقيه نبي يعني طلبين نبي لدروا بخويني يعني هلا كل يش بخيني بس جدي بي يعني او جديتها يسا نلا كل شريعه هي نلا كل فقه يعني يودو كان نكل شريعه مادام هاتم او موضوعات ويستم ناوندي انا اخرك باسكم بس وابزام استوا كاتيتي اخر زمانك كدلين اخر زمان خلق برسيار لا لوانا دكاكا صغير يعني اواني كم علمي يعني هي شتيكي او ها والله ممكن اول زمان بكاشخهم اول زمان تو تازه انسان بيدقا تازه انسان شت يدقا درحت الدنيا همويان ضلين اخر زمانه بس ضلي اول زمان انا اول زمان اول زمان ها والله خواد زاني خواد زاني ما جايزني بشر بحثي غيب بك وين هموشت بيدك قصيله قبل كي لا غيب نبو خويا لا زاني دكتور اش كتاب از بهلم وبرباريت جيوناتا ما شاء الله بس او زور سرنجي راكيشا تشك او بينيوا زوريش كم بينيوا او شون ورد قرتوا هو ما وزارة من وزير أوقاف دعوة كرابوين بو رياض وزير أوقافي سعودي إمي دعوة كرد كدعوة كتوابو أو هدية أو بارتك لبرجي كعبي بيروز لكعبي بيروز بالله صالي سنت أو هدية هشتاو ششبو أرزانم هشتاو ششبو هشتاو ششبو هشتاو بيجبلو بينيو ناوي دكتور عبد الواسع بو وزير أوقاف السعودي أو وقتي زقال لخوت لكردستان چه هيتي نظام معلومات هي نمزعني لوين دري وزير ودي قلت ومن ورم قلت حتما دياندا بميوانا كان يعني ميواني كلا مستوى بها اياندا دكتور دا از في خلاطي بهلم راستي جي بيروزا بجد از ما في خلاطي چه مساله في خلاطيه هو قلت ان تازه منو عندنا مفتي وسنكس دو كسيتر هندا منظمه وين دانا او انا باك بوينا قندليا نكردوا ولا وظيفه خويان كاندامي انجمني نوينراني عراق بوي او كاتمه بستيان نا لحمو خدمه هموي كوكيل وزاره ماليرا كلوينري ليرا كلا امانه اوقاف ايشم كردوا لبرلمان هيك يعني تبيني شي خلاف يعني نديت ولا لا هيت بوستك لا هيت بوستكم هيت قندلي نبوه ايش قندلي نبوه او شهادتين دايني وي هربجي هنجي الرئيس لينا و از حسكن في باشي بهلين شكي مال داسبيك يجي قلت فيت ام بتشينا كتاب خونا مازن بتشينا بري بتكرين نخوري تجينا واسطي انا قيدنا كلام والله كلام كلام بتشين بقى على الاقل مكتبه كيبر هنا يلا دكتور ما شاء الله كان كتاب خانم مازني هذا ازبالكم خوشترين جهه نوف مالته دوته اگه از نویسیم جماره بحثكم تقريبا چند كتاب والله بالنسبه چند بحث زور النيه بحث كان زور بلا كتابه كان تقريبا حافظ كتابه بأوا بس حريك كتابي خومه يعني كتابي خلشينيه خلق هي زور كتابي هي بلا عمو نقله بشكل عام
ڕئیسیەکەی خۆمە مەثەن ئەو کتێبە هزری خۆت هزی خۆمە نوێکردنەوەی هزری ئیسلامی لە فقه و هزر و سیاست ئەوە لای تو باشترین نووسینەکەتە بەڵێ بۆ چکە فکرشی تازەیە و ئەگەر احتیمامی پێ بکرابایە وەکو خۆم دەمویست کە داوام کرد لە هەموو مەلایەکان و بیرمەندەکان ئەم کتێبە بخوێننەوە دەوڵەمەندی بکەن ئەگەر غەڵەتشدا پێم برن مناقەشەی تیا بکەین لە هەمووان لە هەموو لە سیاسیەکان و غێری سیاسیەکان بەڵام ئەوانەی سیاسی نینە زیاتر محاربەیان کرد مەبەستت مەلا و مامۆستەکان بە شەکلێکی عام خۆیان قەناعەتی وان ئەوەیە ئەوەی لە کتێبەکانی پێشتر لە فقها گۆترایە چەند کتێبێک کە دەیخوێنین بووینە کرایتە کوردیش ئەوانە کردیتە مقەدەس فەئەمە بەو مەنهەجەدانە ڕۆیشتووە زۆر شت دەگۆڕی چونکە ئەمە ئاعتیماد لەسەر مەعنا ئەکەین نەک لەسەر وشە نەک لەسەر نەس لەسەر نەس چونکە ئەم نەسە هەدەفەشی هەیە هەدەفەکە هەر لەفزەکە دائیمەن ممکنە لە وەختی نەسەکە دروست بووە مەوضوعەشی لە پێش مەڵخەیال بووە ڕێک و پێکە بەڵام لە پاش 500 ساڵ 200 ساڵ 100 ساڵ 1000 ساڵ بەرگەکە دەگۆڕێ وەکو قاتێکە تو کە دەچی دەیکەی ڕێک و پێکە هەر لەبەر ئەو قسانەیە دکتۆر وا بزانم پەیوەندیت لەگەر مەلاکان وەشی دەڵێن باش نییە زۆر خراپ نییە مەلاکان زۆری ئەندێنم مەلاکان ڕێزم هەیە بۆیان هەندەشیان دێن لەکنم دەخوێنن لەوانەشەکە ڕازیش نینە بازە قسە یعنی لای تو بەس قورئان و سنەت تەزبیت کرا ئەوانی دیکە تەزبیتەوەکان کە قابلی گۆڕانە خاصەتەن کە چونکە بە خۆشمان قاعدەیەکمان هەیە دەشی خوێنن تتغير الأحكام بتغير الأزمان مثلا من ليرة مثالك من أيتوا أو وقت كذا بنوسي مشكلة هبوا لسر نكاح مسيار ودي أن قرضاوي قوتيتي دبي خوي دبي لكن زماني دبي أجر أتون النص الفاظي وقلي قبول كي بس أجر معناها كي تمشى بكي قبولني أساسي نكاح لدليل تسكنوا إليها مال دابني سكنا بكي نك والله برو برو أو برو برو أول لقر أوي مثلا مسيار ذكري بتنوعك من نظام سود ذكري بحال كسران شي بكري إسلامينية إسلامينية متعة والباش أو كل كل خو متعيشة عباشتريش متعيشة عم شيء للقرآن هبي ولو خرافة بحياة خوب هندينية هاي يعني دكتور. فما استمتعتم به منهن فآتوهن أجورهن أجا قابل زور تفسيره یاخوا بەخێر بێ دکتۆر خۆش بێ یاخوا خۆشحاڵین هەر مادەم ئەمە هاتینە دەرێ بە هەندێک باسی ژیانی هەر دەرەوەی وڵات بکەم بەڵێ خۆش بوو ژیانی دەرەوەی وڵات چەند ساڵ لە دەرێ بووی بۆ من نا 5 ساڵ لە دەرەوە بووین بەڵام بۆ من نا بۆ من وەکو حەبس وا بوو چونکە ڕەفیق خۆم نەبوو هەر شوێنێک ڕەفیقت نەبی حەبسە من وای تێگەم کەسێ نەبێت تەفاهمی لە تێت بگات هەی بگەی زا لە دانیمارکیش بووی لە دانیمارکیش بوو مەسەڵەن لەندەن بابا باشتر بوو بۆیە وەختی خەریک خۆم خەریک کرد هەموو هەفتەی مەقالەیەکە من بوو لە جەریدەی زەمان ئیترەوە بەوە خەریک بوو باشترین برادرت نووسین بوو یعنی نووسین بووە ئەی ئوردن چەند ساڵ لێ بوو ئوردن 2 ساڵ 2 ساڵ کەم بوو 2 ساڵ بوو بەس لەوێ برادرم زۆر بوو پێشتر دەبناسین
وأستاذ بوو لە جامعەیەکی ڕاقی بەنسبەتەوە جامعة آل البيت. ئەی ژیانی بەغدا هەر وەکو کوردستان بوو بۆ خۆتیان خۆشتر بوو باشتر بوو؟ لۆ من هیچ ژیانی طبیعی بوو بۆ من. ئەوەلان منسبەکە بە حیمایەی کردبووم بە تەواوی. طبعا ئەمن بە مەرحلەیەکی خەتەردا چووم. ڕۆژێک لە ڕۆژان ئێمە پارتی بووین کە محامی بووین، پێشترش پارتی بووین. بەس برادری غێرە پارتیم هەبوو کە لە گەریان لە محامات و شتی وها. مهم ڕۆژێک لە هەولێرێ یەشێک بە سورعە هات سیارەی گرتبوو خۆت بزر کات و ئەوڕۆ یان دوێنێ لە استخباراتی عسکەری حبز أبري إلقاء قبض للسرة باشا إلقاء قبض كش ستاسات نرازبو رازبو إتر شو بخوم مشاردوا تا هوارد شو مكتبي محاماة هي أو برادري كدريم عند برادري وأبوه وتم من حال مصر كي من أوهايا درزاني أو برادري مديري أمن عام تلفوني بو مدير أمن عام كرت قلتي إيوا أمري قبضتان در كدي بو فلاني أو أمري تحويل كبو من أمن لجيقايو بيش بوتي تشدري إيوا تي أول زور بابو ستاي هبو بانا وقوري ونعزان نمشيو أبي أول الغايبك هلوكو عمر قلت باشا اليوم قريح تشاركك دواي شاركك تلفوني بو كردوا قلت قل صديقك خليه يروح للبيت لا يخاف. دكتور وابزانم زور جار داوات لێ کراوە کە پۆست وەرگری پۆستی ئیداری ئەوانە مەسەن ئەگەر یەک نمونە باسکەم لە ساڵی 2023 بۆ وابزانم داوان لێ کردی کە ببیە وەزیر ئەوقاف بەس ڕەتت کردەوە بوو کە هاتمە ئێرە کە هاتیە کوردستان ڕەتم کردەوە چونکە من يعني زەحمەتە لەوێ مەسئولیت لەبی و لێرە خەڵق چل پێ دەرێ ئەم دەرێ بەس ئەمان ئامادەم وتیان ئەو کوڕە هات محافظی هەولێرێ بۆ خوا ئەفریقا شەهید کرا فەرەنسۆ جەنابی کاک مەسعود ئەوەی کردبوو. دکتۆر ئەگەر ئێستا وەزارەتی ئەوقاف داوای هاوکاریت لێ بکە مەسەن بوو بڕیارێک باشترین بڕیار بوو وەزارەت ئێستا چ بڕیارێکە؟ ئێستا ئێمە منم کاک شێخ بەشیرە مەلا عەبدوڵڵایە لە بۆردی وەزارەتی ئەوقافێ یعنی ئەو قەراراتەی دەینا دەدا کاک پشتیوانە و بەشداری لەگەری یعنی لەو ناحیە مانعمان نییە بەس وەکو شەخصی یەکەم قبول ناکەم. ئێستاش طبعا ئێستا کە عومرە ئەوانیش داوا ناکەن بەس دوو سێ هات من کە هاتمەوە رأسا دكتور سعدي خو عفويكا قلت والله ما عميت معني او مو رئيس جامعه لو نائب عميت قلت من ممنونه بس قلت لي كاك سامي بين بيدرين شو بلا كاك سامي قلت شو قبولك هو وزير اللي كاك نيشيري هاتوا قلت ودري قلت ما تجيبتي عمري خود درك شو لا سامي قلت براستيتا بس أنا نقبل راسي ما بس هاد بجدي ما من عميدين في باشترى لوي بما وزير. جماعة مستشمالات و کتابخانات و نویسین و پیاسکان هەولێرێ جام بچینە دەستپێکا چوناتە بۆت ناوە علم و زانستیدا و ئەوژی مزگەفتە زارێ مزگەوت لای تو مزقف لايما مقدسة مزقف لايما بعد شيء تاريخي بعد شيء إسلامي عقدي مزقف يعني تو مسلماني بوي هلت للناو لتاريخ إشتا كبزان أو شارة مسلمانة يا مسلمانية نشانەکەی مزگەفتە بۆیەش بنارەی لێ یەکەن چونکە خۆی لە حەدی ذاتی خۆی هەر بینایەن نییە
إشارة رمزا دكتور لسر قصيت كهيماتي مسلمان بوني أو ولاتي هبوني مزقود وبابند بونا بدينا كان كرد هتا سر دا لسا ولاتاني ديك أواني كتوبيني هتا سر دا بابند بدين عالمي إسلامي خاصة هم ولاتا كان اهتمام بموسيقى بس هیچ وڵاتێک وەکو کوردستان نییە وەکو کوردستان نییە سە لە لەو هەولێرەی دەڕۆی یعنی هەموو دەنجی هەموو مزگەفتێ دەگاتە مزگەفتەکەی تر گەلێ زۆرە لە ڕوانگەی دینەوە دکتۆر مەسەناگەر مزگەوتەوە بەس تەنها جێی نوێژ و تاعەت و عیباداتیان گەورەترە طبعا ئەوە بە زمانە دەگۆڕێ ئەوەیە کە دێت تەغەیر الأحکام تەغەیر لە زمانی پێغەمبەر و زمانی با بڵێن خەلیفەکان و لە دوای تریش مزگەفت هەبوو شتێک بوو لە مزگەفت کۆ دەبوونەوە قراری حربیان دەدا قراری ئاشتیان دەدا قراری چوونە سەر وڵاتانیان دەدا چوونە دیفاعیانە کرد لەوێ سەحابەیان کۆ دەکردەوە خەڵکان کۆ دەکردەوە بۆی بچن دیفاعیان چۆنێکی بێ زوو لە زمانێک بوو زمانێکی تر دەگۆڕێ گۆڕای قەواعید دروست بوو ئێستا ناکرێت ئێستا مزگەفت جێگای فقط جێگای عیبادەتە جێگای هیچی تر نییە زیاتر کەتێ ناو بواری یاسا مەسەڵەن ئەگەر باسی یاسای باری کەسی بکەم کە ئێوە زۆر لەو بوارە خزمەتتان کرد و زۆر پێوەماندی بوو منە ساڵی 2010 لەسەر ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کات کە لیژنەیەک پێکێنرا ئێوەش ئەندام بوون یاساکانی تر ڕەنگە ئاسان بن هەموارکردنی بەس ئەوەیان زۆر قورسە من و دکتۆر ئەفریقا ڕئیسی لیژنەکە مامۆستا مستەفا کە عەلامە بوو لەو مەسئلەیە من زۆر احتیمامم ئەحوالی شەخسی نەبووە لە دەراساتی من زیاتری فکری و فەلسەفی بووە خارجی ئەوە بووە بەڵام لە مەیدانی مایە فقه فمن قرارماندا بوون شتێک ناکەین کە مخالفی شریعەی ئیسلامی شتێک نەسی شریعەیتیان نەبوو ئێمە حڕ بین چکە خۆمان بە موجتەهید دادەنا یعنی کە شتەکە مادام نەسی تیان نییە شتێکی سابت نییە سەوابیتی تیان نیە چکە خۆمە دەزانی شریعە دوو قسمە قسمێکی سەوابتە طبعا زۆربەی ئەحوالی شخصی سەوابتە زۆربەی ئەحوالی شخصی سەوابتە دکتۆر با باسی حکومڕانیش بکەین تێڕوانیت لە حکومڕانی کورد لە داهاتوودا والله ئەوە بە نیسبەتی ئێمە مەسەڵەن من شخصیاً لە پەنجایەکانەوە لە 58 داخلی ئەو مەسەلەیە بوو حلمە ئەوە حلمە هاتە جێ بەداخەوە بەس جیلی تازە تێی ناگە جیلی تازە تێی ناگە حکوومەتیش ئەبێ شتێ بکە ئەو جیلە تێ بگە بۆ نمونە دەبایە پلانێکی بە قووەتی هەبایە بۆ ئەوەی ئەو کۆچڕەوەی گەنجان حەدەشی بۆ دابنابایە نەکەوە وەکو من و تو لە ڕادیۆ بیستی ئەوەندە کەسە ڕۆیشتون ئەوەندە کەسە ئەمن وەکو شتێکی طەبیعی من اعتقاد پێم بوو لە هەموو شتر مهمترە لەسەر ئەم قیادەیە کە تێدەگا کە نەیهێشت بە ئەو هەموو گەنجە بڕ پێشی دەکرا یعنی دەکرا تەنازوی لە هەندێک ئیمکانیەتی خۆی بکرد بایە بۆ ئەو گەنجە ناکرا ئەژینا باقت ئەمە حلمە ئێستا کە کورد بخۆی حکم خۆی دەکات کورد ڕاستە ئێستا دەوڵەت نییە بەڵام بەرەو دەوڵەت دەڕەوە دیارە ئینگۆ دەیبینن بێشک بەرەو دەوڵەت دەڕەوە خەڵق هەمووی ئەتراف پێکردووە خەڵق شەرم دەکا من ئەتیقادمە ئێستا ماکرۆن بۆتین حتا بۆتینیش یعنی ئەوانەی ئەمریشیەکە شۆڵتس سەزانن چیە هەمویان شەرمەکەن کە مەسئولی کورد دەبینن بێ دەوڵەت دکتۆر محەممەد گەلەگەلە خۆشحاڵ بین یعنی مە پیچێکی ژیۆنەوەیەوە تژی سەربۆر مەزانی ئەگەرنا دەمەدید نەدی هەبە گەلەگەلە خۆشحاڵ خودی سەرازی بێت ممنون لە هەموو